سەرۆکاتی زانکۆ پەیمانگاکانی سلێمانی فشاری لەسەر خوێندکارانی بەشە ناخۆیەکان چڕ کردوتەوە و سوورە لەسەر ئەوەی دەبێت هەر خوێندکارێک بڕی 100,000 دینار بە حکومەت بدات لە بەرامبەر مانەوەی هەر ساڵێکی لە بەشە ناخۆیەکان. سەرڕای ئەوەی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران ئەو بڕەپارەیان داوە، بەڵام ژمارەیەکی زۆریش ماوە تا ئێستا ناچنە ژێرباری ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران. ماوەی چەند ڕۆژێکیشە خۆپیشاندان لە نێو کەمپی تازەی زانکۆی سلێمانی دەستی پێکردووە و گرژی و ئاڵۆزیش لە نێوان پۆلیسی خوێندکاراندا دروست بووە. لە کاردانەوەیەکی تریشدا خوێندکارانی کۆلێژی کشتوکاڵ هاتنە دەنگ و ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕەت دەکەنەوە. دەسبێنێمە ملکەچێمەی ساڵش کە 2 ساڵی گەسێ ساڵی گەس زیاد دەکرێت لە نزیکەوە ئاگام لێیە کە لەوانەیە وەکو جامی ئەهلەکانی لێبێ خوێندن بێ پارە لە کوردستانە. هەتاکەی بێگومان ئەگەر ئەم پارەیە وەرگێ بە زۆر و زەبر ئێمە هەڵوێستمانە بێ کاردانەوە خراپشمانە بێ زۆرمان قسە کرد جۆمان لێ نەگیرا کاتی هاتووە تەواو تەحمل نەما قسە بەس کردەوە. بەداخەوە ئێمەی قوتابی لە وڵاتێکدا ئەژین حکوومەت لە بری بێدانی دەرماڵە بۆ قوتابیان لە باتی ئەوەی کە ئەو دەرماڵەی کە تایبەتە بە قوتابیان ئەوە دابین کە سەرڕای ئەوەی نەمانی ئەو دەرماڵێ نەماوە ئێساد لە ئێسادا حکوومەت ئەوێت گەنجینەی خۆی لە ڕێی گیرفانی بەتاڵی چینی هەژاری کۆمەڵگەوە دابین کە ئەوش چینی قوتابیە لە کاتێکدا ئەم خۆی پێویستی بە دەرماڵەی تایبەت بە خۆتی چونکە هیچ کارێک و هیچ پیشێک و هیچ موچەیەکی نییە. لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانی خوێندکاران ئەنجومەنی زانکۆی سلێمانی ڕایگەیاند بەخشینی خوێندکاران لەو 100,000 دینارە لە دەستی ئەواندا نییە و دەبێت ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا پێداچوونەوە بە بڕیارەکەدا بکات. دەژڵێن هەر خوێندکارێک تاوەکو یەکەی حوزەیران ئەو بڕەپارەیە ڕادەستی زانکۆ نەکات لێ پێچینەوەیان دەبێت. سەبارەت بە مۆزوعی 100,000 دینارەکە وەکو لە بەیاننامەکە گوێتان لێ بووە کە ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیران هیچ پەیوەندی بە زانکۆی سلێمانیوە نییە و خوێندکاران و ئەو لایەنانەی کە هانی خوێندکاران دەن ئەو ڕاستی ئەزانکارن لە دەسەڵاتی سەرۆکی زانکۆیەوە نە لە ئەنجومەنی زانکۆیە. لە زۆربەی زانکانی تری کوردستانیش ئەو پارەیە دراوە. ئێمەمان لەسرە بۆ ماوەکەمان بۆ درێژ کردو تایەکی 6 خوێندکار دەتوانێت بە 4 خست ئەو پارێ بات. پێشتر ڕێکخراوێکی گەنجان پێشنیازی بۆ حکومەت و سەرۆکاتی زانکۆ کرد کە هەر خوێندکارێک دوای تەواوکردنی خوێندنەکەی و دامەزراندنی اینجا ئەو بڕەپارەی لێ وەربگیرێت واتە بە قەرستا ئەو کاتە ئەو بڕەپارەیە لەسەر خوێندکاران بمێنێتەوە. بۆ ئەو مەبەستەش واژۆی 6,000 خوێندکار کۆکرایەوە، بەڵام تا ئێستا وەڵامی ئەو پرۆژەیە نەدراوەتەوە. پێناسی پرۆژەکە تەرزێکە لای قوتابیانە پاش ئەوەی کە ئەم قوتابیانە دەرئەچن لە قۆناغی خۆیان تەواوەکەن لە زانکۆ بڕوانامە وەرەگرن ئەمە ئەبێ بەقەس بەسەر شانی ئەم قوتابیانەوە. زۆرێک لە خوێندکاران دەڵێن بە هیچ جۆرێک ئامادەنین ئەو بڕەپارەیە بدەن کە زانکۆ داوای کردووە، چونکە لەلایەکەوە گرفتی مادیان هەیە و لەلایەکی تریشەوە وەرگرتنی ئەو 100,000 دینارە بەغەدر دەزانرێت و دەڵێن ئەگەر بچنە ژێرباری ئەو بڕەپارەیەوە بۆ ساڵانی ئایندا بڕیاری قورستریان بەسەردا دەسەپێنرێت. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.